کرم لە ئاوی ڕووبارێک دروست بووە و چاڵە ڕەشەکەش چارەسەر دەکرێت و پڕکرایەوە. سڵاوتان لەبێت. سێ گوندی هەرمی کوردستان و دوو گوندی عێراق چوونەتە ناو ئەو پێشبڕکێی کە بۆ باشترین سەد گوندی گەشتیاری لە جیهاندا دەکرێت. ئەمەش دوای ئەوەی ماوەی ساڵێک گەشت و گوزاری عێراق کاری لەسەر هەڵسەنگاندنی گوندەکان کردووە بۆ ئەوەی شایستەترینیان بۆ پێشبڕکێکە دەستنیشان بکات. بیارە لە هەڵەبجا، ڕواندز لە هەولێر، هورور لە دهۆک و میرکی لە مووسڵ و گوندی ئەبوو سوباتیش لە پارێزگای زیقار. ئەو گوندانن کە خراونەتە ناو پێشبڕکێکەوە. عەلی یاسین عەبدوڕەزاق بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەیاندنی دەستەی گەشت و گوزار دەڵێت دەستەکەیان کار لەسەر وەبەرهێنانی ئەو هەمە جۆریە بێوێنەیە دەکات کە عێراق خاوەنێتی لە بیابان و هۆڕەکانەوە تاوەکو چیاکان. نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 2021ەوە دەستی کردو بەم پێشبڕکەیە. ساڵانە لە ڕۆژی 19 ئایار کۆتایی بە پێشکەشکردنی ناوی گوندەکان دەهێنێت و لە ماوەی چارەگی سێمی ساڵیشدا ئەنجامەکەی ڕادەگەێنێت و بۆ ئەم ساڵیش 160 وڵات بەشداریان تێدا کردووە. بیرتانە ساڵی پار ناوە مادەیەکی ڕەشی هاوشێوەی ڕۆنە ڕەشەکە لە چەند شوێنێکی دەوروبەری سلێمانی دەڕژێنرا. یەکێک لەو شوێنانە چاڵێک بوو لە سنووری زەڕایەن، بەڵام دوای 7 مانگ تاوەکو ئەمڕۆژ پڕ نەکراوەتەوە. دوێنێ 1964 سۆراغی دەرکەوتنەوەکەی کرد و گرفتی سەرەکی بۆ ئاژەڵدارانی ناوچەکە دروست کردووە. تەنانەت هەر دوێنێ بزنێک کەوتبووە ناو چاڵە ڕەشەکە و بە هەزار حاڵ دەرهێنرایەوە. 1964 کێشەکەی گەیاندە لایەنی ئیداری شارەدەیەکە و ئەمڕۆ هەنگاوی یەکەم نرا و بەشێکی چاڵە ڕەشەکە پڕکرایەوە، بەشەکەی تریشی بربەستکرا بۆ ئەوەی هیچ ئاژەڵ و گیاندارێک لێی نزیک نەبێتەوە. سەلام عومەر بەڕێوەبەری ناحیەی زەڕایەن بە 1964 وت ئامێری پێویستمان نەبووە بۆیە پڕ نەکراوەتەوە، بەڵام لەم چەند ڕۆژەی داهاتوو بەشەکەی تریشی پڕ دەکەینەوە و چارەسەری دەکەین. جۆرە کرمێکی ڕەنگسپی ئاوی ڕووباری باڵەکیانی لە سنووری ئیداری سۆران پیس کردووە. کرمەکە ڕاستەوخۆ لە جەستەی ئەو ماسیانەدایە کە لە ناو ڕووبارەکە دەژین و وای لە ماسیەکە کردووە کەڵکی خواردنی نەبێت. عەلی ئیبراهیم ڕاوچێکی ناوچەکەی بۆ 1964 ئاشکرای دەکات کە ماوەی 2 ساڵە لە مەودای ئەو 7 کیلۆمەتری ڕووبارەکە ئەو کرمە بڵاو بۆتەوە. ئەو پێنجۆرە ماسی لە ناو ڕووبارەکەشدا هەن هەمویان تووشی ئەو کرمە بوون. لەسەر ئەو بابەتە کامەران مامند بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵی سۆران بە 1964 وت هۆکاری ئەو کرمە پیسبوونی ئاوی ڕووبارەکەی بە ئاوەڕۆی ماڵان و بوونی حەساری ئاژەڵان لەسەری ڕوونیشی کردەوە ئەوان بە دواداچوونی زیاتر بۆ ئەم بابەتە دەکەن و هەر شتێک هۆکار بێت لەسەر پیسبوونی ڕووبارەکە دووری دەخەنەوە. قەندیل عوسمان خانمێکی کاسبکاری سلێمانیە ماوەی 6 ساڵە لەسەر شەقامێکی گشتی ئەو شارە لە ڕێگەی فرۆشتنی لەفەوە کەسابەتی خۆی دەکات و دەڵێت ئەوەی دەیکەم بۆ بژێوی ژیانی خۆم و دایکمە و لەسەر و هەموو ئەوانەشەوە بۆ بەخشینە. بەلای ئەو بەخشین لە کار و کەسابەتدا گرنگە دەڵێت چەند ببەخشی خودای گەورە هێندەی دیکە ڕزق و ڕۆزیت بۆ دەهێنێت. بەنیازیشە کارەکەی لەوە گەورەتر بکات کە ئێستا هەیەی، چونکە لە ماوەی کارەکەیدا کڕیارێکی زۆری لە خۆی کۆ کردوێتەوە. قەندیل بە 1964 وت ژینگە پارێزان و هەموو ئەوانەی دەستکورتن و هەژارن ڕوون تێدەکەن بۆ خواردن و منیش بێ بەرامبەر خواردنیان پێدەدەم. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.